بەڵێ ئەم پرۆژەی دیارە لە مەکانی ڕابردووە بە لە هەنێ قۆناغا تێپەڕیوە ئەم ڕۆژ دابینکردنی بڕێک لە پاسکیلە بۆ دانانە لەم شوێنەیە و هاوڵاتی دەتوانێت ڕۆژانە بەکاریان بێنێت بێتە مڵکێکی گشتی و پرۆژەیەکی خێرخوازیە و بەبێ بەرامبەرە. بەڵێ جارە کارمەندێک لێرە سەرپەرشتی کە ئیشەکە کە لێرە دانیشە ڕۆژانە لە بەرامبەر بردننی پاسکیلەکە شتێک دادەنرێ بۆی کە خوانەخواست شتێک ڕوونەدا لە داهاتووە شتێک دانێت و دواتر کە پاسکیلەکە نایە بۆ گەڕێتەوە. دیاریمان نەکردووە توانی تا 4 ساعتیش لای بێ زۆر ئاساییە دیاریمان نەکردووە. ئەتوانین ئەگەر خەڵک بەدەمەوانەوە هات و پرۆژەکەیان بەدڵبوو داهاتوە گەورەتریەکەین فراوانتریەکەین ئینشەڵڵا. بەس لە سەرەتا بۆ خورماڵە بەڵام داهاتوە پێچێ فراوانتری بکەین و ئەگەر خەڵک داما لێ بکە احتیمالەکە بیگەینە شوێنی تریش. پێشەکی بەخێر بێن دەستخۆشی لەم بەڕێزانە کەم پرۆژەیان کردووە هیوادارم ئەم پرۆژەیە و پاسکیلانە هەموو کەسێ بەکاریان بێنێ لەبەر تەندروستی خۆیان هەم لەبەر اقتصادی خۆیان هەم لەبەر ژینگە هەم لەبەر ڕووداوەکانی هاتوچۆ. زۆر پاسکیل پێویستە وەرزش پێشەکی پێویستە پاسکیلیش جۆرێکە لەو وەرزشانە. من خۆم ماوەی 7 ساڵە پاسکیل بەکارێنم شکۆر ئەلحەمدوللانە ئێشێک لە قاچمانە لە هیچ شوێنێکمانیە اینجا بۆ ڕۆژانە بۆ وەرزشی خۆم و بۆ پێداویستی خۆم بۆ ماڵیشمان دوورە تقریبان نیو سەعاتێ لێرەوە دوور ئەگە بە پێ بڕۆیتەوە 20 دقەیە دوورە ئیشەکانی خۆشی پێکەم و کێشەیەکی تەندروستیشم نیە. ئەم پرۆژەیە دەستخۆشیان لە یەکەم زۆر باشە هیوادارم لە هەموو شار و شارۆچکەیەکە بکرێتەوە ئەم پرۆژانە بۆ هەموو کەسێک. لەنەوە دوحەوتەوە تقریبان تای سەپاسکیلم پێ ئەوە نزیکەی وازانم 27 ساڵ 26 ساڵ ئەگە زیاتر نەبێت لەو ناوایە. ئەمجارۆ پاسکیل من خۆم ڕۆژانە بەکاریانم بۆ هاتنە بازار بە هەم ژینگە پارێزە هەم تەندروستە بۆ جەستە و مانگی ڕەمەزانیش هەموو ڕۆژێکمە ساعاتێک و 20 دقە هەمووی خورماڵەوە چێگە بڵێم هەمووی نەبێت ئەوانەی کە بەیانی زوویان بۆ نوێژەم بینن ساعاتێک و 20 دقە من هەموو مانگێکی ڕەمەزان ئەگەڕێم ڕۆژان لە دوای ختمی قورآن. وەڵی من ئەم پرۆژەیەکی زۆر ئینشاڵڵا سەرکەوتووە بێت ئەمجا خەڵکی زۆر حەزی لێتی هەیە زۆر حەزی لێتی بەڵام وەکو شەرم بیگرە وەکو وانی بڵێن این بێت یا هەیە لی نازانێن من هیوادارم هەرینێکیش بکرێتەوە بۆ هاوکاریکردن و فێرکردنی خەڵکەکەش چۆن بڵێن دەورەیەک بکرێتەوە لە بەرەوەی خەڵکێک کە نازانێت حەزی لە پاسکیلە با فێر بێت. زۆرمانەیە خەڵکی خورماڵەوە چێ بڵێم شەکرێتی ئەڵێ حەزەکەم بە پێ بڕۆم بەزەکە پاسکیلەکە بێ مانوش نابێت ئەنی زۆر ئەتیادی ڕوا و بۆ ژینی زۆر چاکە شەکرە و زەخمە.